لە 2015ەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و بە پاساوی قەیرانی دارایی موچەی چاودێری خێزان لە هەرێمی کوردستان بڕدراوە کە هەژاران و بێوەژنان و قوتابیانی خێزاندار دەگرێتەوە. بڕی موچەکە بۆ هەر مانگێک 150,000 دینار بوو. بەشێکی دیکەی پاساوی حکومەت ئەوە بوو کە بەشێک لە خێزانەکان شایستە نین بەو موچەیە. ئەوانەی موچەکانیان بڕاو شایستان دەڵێن بۆ داوێنکردنی بژێوی ژیان و کرێی خانووەکانیان پاڵپشتێکی باش بوو ئەو موچەیە، بەڵام ئێستا چاوەڕوانی دەستی خێرخوازانن. وەڵی زۆر زەڕورە هەر چۆنێک وەکو حەپێکی پاراستۆڵ وایە کەمێ ئازارەکان ناهێڵێت زۆر باشە بۆوانی کە هاوسەرەکانیان لیان جیابۆتەوە یاخود هاوسەرەکانیان مردووە ئەو بڕەکەمە 150,000 بوو ئەو توانی بیکەی بە بژێوەیەکی ژیانی ڕۆژانە ڕۆژی 5,000 کرد یاخود بۆ کری خانوویەکی کەم هەر زۆر باش بوون. لە ئێستا داواکارین لە حکوومەت ئینشاءالله بەم بڕیارە بچێتەوانێ و دابینی کە بۆ ئەم چینێکی کۆمەڵێکی فەقیری زۆریشن بەڕاستی ئەم 150,000 لە 2014 تا ئێستا ببوونی ئەوەی کە موچە نادرێت و وەزع باژنیە بەس لە بەرگرانێکی تری خستۆتە سەر شانی چەنەها ئافرەتی وەکو ئێمە ومانان. منەکو ئافرەتێکەوە بژێوی ژیانم نییە لە هاوسەرم نەماوە و سێخاوەنی سێ منداڵم وەزعم زۆر خراپە ئەوەی خەڵک نەماتێ نیمە بیخۆم و ژیانمی پێدابین کەم کرێی چەند مانگم نەیەوە و خاوەن خانوویش دەرمەکات ئانام بۆ چەند شوێن بردووە هیچ نەهاتوەتە دەستمەوە بەس ئێستایش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم 150,000 بۆ ئێمە زۆر باشە بژێوی ژیانمانە ئەگەر بۆمانی بگێڕێتەوە وەکو موچەیەک ئایا بین بە کرێخانوویەک ئایا مناڵەکانمانی پێبەخێوکەین. پەرلەمانتارێک دەڵێت لە پەرلەمانەوە کاریان لەسەر ڕاگررتنی ئەو موچەیە کردووە. پاساوەکانی حکومەت بنەمای یاسایی نییە بۆ ڕاگررتنی ئەو موچانە و ژمارەیەکی زۆر لە خێزان شایستەن بۆ وەرگرتنی ئەو پارەیە. لە ساڵی 2016ەوە بە پاساوی چاکسازی لە لیستەکانیان موچەی چاودێری خێزان ڕاگیرە کە نزیکەی 7,000 خێزان لەوێەوە هاوکاریان وەرەگرت. بڕەپارەکە تەنها 150,000 بوو. مەرجی پێدانی هاوکاریەکەشەوە بوو کە هیچ سەرچاوێکی داهاتیان نەبێت. طبعاً بەڕاستی ناکرێت لە وڵاتێکە بودجەیەکی زەبەلاح یا پارەیەکی گەورەی هەبێن بۆ نمونە ساڵانە 150 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشی داهاتی 1 بەرمیل نەیتە مناڵێکی بەسەرپەرشت ئافرەتێکی بێوەژن کەسێ 4 مناڵی بەسەر شانەوەیە بە ساڵاچوویەکی پەککەوتەکە هیچ سەرچاوێکی داهاتی نییە یاخود ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان بێسەر و شوێنە یاخود لە زیندانەکان حکم دراوە. لە ڕاستیە بودجەی وڵات ئەبێ پارەی هەژاری تیابێت. لە ئێستایا هەرێمی کوردستان بە بڕوای من بە خەمڵاندنی من بە تێگەیشتنی من بە بەدواداچوونی من نزیکەی 500,000 هاوڵاتی لە چوارچەوەی 100,000 خێزانە ژیانیان لە خوار هێڵی هەژاریەوەیە لە خوار هێڵی هەژاریەوەی واتە پێداویستی ڕۆژانەیان لە خواردن و خواردنەوە و جلوبەرگ و پێداویستی تری تەندروستی و شوێنی مانەوەیان وەکو پێویست دەست ناکەوێت. حکوومەت ئەبێ ئەم کێشەیە کۆتایی پێبێنێ. ناکرێت بودجەی وڵات 1 دیناری بۆ هەژارتیانە بێت لەم وڵاتە. ئێمە بۆ ئەوەی ئەم کۆتایی بەم ستەمە بێنین هەوڵێکی پەرلەمانیماندا تا ئەو کاتەی پەرلەمان لە تەمەنی یاسایی خۆیان بوو لە مانگی 3 پرۆژە یاسایەکمان بۆ هاوکاریکردنی هەژارەکان پێشکەش کرد بەداخەوە حکوومەت و دەسەڵات وەڵامیان نەداینەوە تا ئێستا نەچوونەتە ژێرباری ئەوەی بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی هەژار بگرنە ئەستۆ. حکومەت تا 2014 مانگانە ئەو موچەی دابەش دەکرد بەسەر ئەو چینانەدا بڕی 14 ملیار دیناری بۆ تەرخان کرابوو. زیاتر لە 80,000 کەس ئەو موچەیان وەردەگرت. لە دوای 2016ەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران تێگڕای سوودمەندبووانی ئەو پرۆژەیە بێبەشکران لەو موچەیە. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.